هاوکاری زیاتری پێشمەرگە بکەن؟ ئەمە پرسیارێکی گرنگە لەسەرام بابەتە زۆر گفتوگومان کردووە لەگەڵ هەموو ئەو بەرپرسانە. ئەگەر وا تەسەووڕ بکرێت بە تێشکانی داعش لە مووسڵ دوایەوەی لە شنگار لە کوبانێ لە مەخمور لە زمار لە کەرکوک لە زۆر شوێن تێکشکان کە بە تێکشکانی داعش لە مووسڵ داعش تەواو دەبێ ئەمە هەڵەیەکی گەورەیە. داعش وە بە ئاسانی لە ناوناچی ڕاستە شەڕی جەبهەوی ڕاستە ڕووبەڕوو ممکنە تووشی شکستێکی گەورە هاتوون و زیاتریش تووشی دێن، بەڵام داعش پەناباتە بەر شێوەی تر لە تێرۆرامانە. احتیمالی ئەوە هەیە ڕێکخراوێکی تر لە داعش نازانم لە داعشتی پیستر و خراپتر دروست دەبیانە، بەڵام احتیمالە لە ژێرناوی تر و عینوانی تر ڕێکخراوی تر دروست ببی. لەبەرەوە مەسەلەی تێرۆر ئەوە نییە بە سەرکەوتنێکی عسکەری لە شارێک یان لە جەبهەیەک کوتایی پێدێ، شەڕێکی درێژخۆیانە و پێویستی بە هاوکاری هەموو لایەنەیە. دوم پرسیار نییە تەنها ئەوە نەدەڵێم بەڕێستانوتان تەنها تێکشاندنی چەکداری نیە بەڵکو ئایدۆلۆجیشەوە، ئایدۆلۆجیە، کۆمەڵایەتیە، ئابووریە، هەموو بۆرێکە ناوی بگریتەوە. جناب سەرۆک قەیرانی ئابووری بەرەو هەرێمی کوردستانی گرتووە، بەڵام لە ساڵی 2016 بۆ پێیکە دەتوانین بڵێن ساڵێکی سەرکەوتنی دیبلۆماسیەتی کورد بوو بە سەردانیکردنی گەورە بەرپرسانی وڵاتانی جیهان، بەشکاندنی چەکدارانی داعش و بە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە. دەتوانین بڵێن 2016 ساڵی سەرکەوتنی دیبلۆماسیەتی کورد و هەروە هێزی پێشمەرگە بوو بەشکاندنی چەکدارانی داعش. بە تەکید ساڵی 2016 سەرکەوتنی گەورەی کوردستان بوو لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەریەوە. ئومێدەوەرین ئینشاءالله ئەم ساڵیش ببیتە ساڵی دێپەربوونی قەیرانی دارایی. سەرۆکێتی کوردستان بەمانەوەی داعش لە سووریا ئایا مەترسی داعش لەسەر کوردستان جیهان بەردەوام نابێت و هەروەها ئێوە هەرێمی کوردستان ئامادەن بۆ لەناوبردنی داعش هاوکار بن لە سووریا؟ ئەمە حقیقەتێکە داعش ئەبی لە عێراق و لە سووریا لە هەردووکی تێک بشکێ. ئەگەینە لە شوێنێک بمینی و خۆی دووبارە تەنزیم کاتەوە خۆی ڕێک خاتەوە معناوەیە ئەو تهدیدە هەمیشە بەردەوام نەبی. لەبەرەوە زۆر زۆر گرنگە لە سووریا و لە عێراق پێکەوە، بەڵام دوو شتی جیاوازە حقیقەت. وەزعی سووریا لەگەڵ وەزعی عێراق قیاس ناکرێ. ئەگەر ئێمە بتوانین هاوکاریەک بکەین ئامادەین، بەڵام بەڕاستی ئەوە ئیشی ئێمە نییە و ئەرکی ئێمەش نییە لە سووریا، خەڵکی تر هەیە بی لەوێ ئیشەکە بکەن. بەڵێ سەبار بەناوخۆی عێراق ئێوە پاڵپشتان لە حەیدەر عەبادی کرد بەتایبەتی لە ئۆپراسیۆنی مووسڵ ئەمانە، بەڵام ئەو تاوەکو ئێستا پۆزیتیڤانە بۆ کورد نهاتۆتە پێش بەتایبەتی لە هەندێک پرسی کە پەیوەندی بە مەسەلەی بودجە و داهاتی هەرێمی کوردستانەمانە هەیە. ئەمە چۆن دەتوانین چارەسەری ئەو بابەتە بکرێت؟ ستا هەمانگی ئێمە هاوکاری ئێمە لە ڕووی عسکەریەوە زۆر باشە، بەڵام فعلان لە بوارەکانی تر هیچ پێشکەوتن نەبووە و نامەوێت زیاتریش بنەوە ئەو تەفاسیلە. سەرۆکێتی کوردستان ماوەیەکە کەمتر باسی سەربەخۆی کوردستان دەکرێت، ئایا کەی ئەتوانین بڵێن هەنگاوی کردەی دەمرێت و هەروەها ئایا ئەم ساڵ گشتپرسی ئەنجام دەدرێت؟ خۆی باشترین شتەمەیە ئیشی جددی بوو بکرێ و قسەی کەم بکرێتن، قسەی زۆر بکرێتن و ئیشی بوو نەکرێت چ سوودێکی هەیە. بەڵام ئەم ساڵ دەکرێت گشتپرسی؟ وەڵی هەموو هەوڵێک ئەدەین، بەڵام دیاریکردنی تاریخ بوو یعنی کات بوو شتێکی وا گەورە وە بزانم زۆر شتێکی تەواو نییە، ڕاست نییە، بەڵام بە زووترین کات هەوڵ ئەدەین هەموو شتێک تەواو بکەین. هەر پێویست بەم پرسە هەندێک وڵات دەڵێن ئەگەر ئێمە بە ئاشکراش لەگەڵ ئەو پرۆسەیە نەبین بەڵام دژی نابین، بەتایبەتی وڵاتانی ئەوروپا لەسەر ئەو مەسەلەی زۆر قسە و باسی لەبارەوە دەکات. لە هەموو مافی چارەنووسی گەلی کورد ئەم پرسی ریفراندۆم کە بکرێت. من کە چوومە بەغدا ئەم بابەتەمان لەگەڵ بەغدا باس کردووە، وەگەرێمە لەگەڵ بەغدا بگەینە تەفاهم ڕێگا خۆشەکات بوو زۆر لە وڵاتانی تریش کە بەبێ مشکیلە بێن ئاعتراف بکەن و ئەمە لەبەرەوە ئێمە بەردەوام دەبین تا ئەو مەجالە هەبی ئێمە لەگەڵ بەغدا گفتوگو بکەین و بگەینە ئەنجامێکی پۆزیتیڤ. تەواوی پێویست ناکە ئێمە هەنگاوی تر بنین، بەڵام ئەگەر لەوە ناومێد بووین بە تاکید هەنگاوی تر هەنین، ئێمە واز لەم پرۆسەیە ناهین.
کورد لەکوێ داهاتووی عێراق خۆی ئێمە توانین لەگەڵ عێراقی داهاتوو دوو جیرانی باش بین بەڵام وەکو شەریک نەمانتوانی ئێمە ببینە شەریکی باش ئەمە حقیقەتێکە و ئەوەی ئاعترافیشی پێ نەکە نایەوێت ڕاستیەکان ببینی هەڵوێستی وڵاتانی ڕۆژ ئاوا بەرامبەر بەسەر بخۆی کوردستان چییە؟ سەرکەرمی کوردستان من چەندین جار وەکو پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە هەموو کۆنفرانسە گرنگەکانی جیهانە ئەو پرسیارم کردووە هەندێک لە سەرۆکەکان خۆیان لە ئاین لەو پرسانە هەندێکیان لە پشتی کامێرە دەڵێن ئێمە پشتیوانی دەکەین بەڵام ئاشکرای ناکەین بە ئێوە چی دەڵێن؟ هەموو شت بە ئێمەش دەڵێن سەرپرسە باکووری کوردستانە لە هەفدیتنە بەری لە پار لە بەحس هەندێک کرد و نوکەدا پرسە پرۆسێسە ئاشتی لە تورکیەدا جێخو ناگریت ئەم بینی نوکە ڕۆژ بۆ ڕۆژێ تورکیاش بەرپرسێن بژنێن پارتێن کورد دەستە سەرکرینە یعنی دشێن بێژن و تورکیا پێویست بکات و سیاسەتەکان نەرمتر بەرامبەر هەم پرۆسێسە ئاشتیە هەم بەرامبەر پارتێن سیاسیین کورد لە باکوور بەری نوکەل هەر مناسبەتێکی وەختێک و من دەنگێکی بڵند گوت شەڕ نەبیت شەڕ تشتێکی خراپە نەتیجەوێدێ خراپ بیت ساڵێکی گفتوگو بێتەکردن باشترە لێ سەعاتێکە شەڕە ئەس بە نەتیجەی ترسام ئەوێنها ئەم بینین تورکیا داخەوە هێشتا وەختێن دێ نەهاتیەک و پرۆسە ئاشتی دەست پێ بکەتەوە ئەمە هەر وەختیان ببینین دەرفەتە هەیە فرسەتە هەیە ئەم درێغیە ناکەین بۆ هەندێک پرۆسە ئاشتی دەست پێ بکەوتەوە بەس مەعەلەسەف تشتی زۆر نەخۆشە ڕوودای هەتانوکە پرسیاری من لە بەڕێستان ئەوەیە چاوەڕێکی دەکەن لە ئیدارەی نوێی ترامپ لە ئەمریکا لە کاتێکدا جێگیری سەرۆکی نوێی ئەمریکا لەگەڵ بەڕێستان وەکو یەکێک لە سەرکردە گەورەکانی جیهان قسەی کردووە خۆشبەختانە زۆرێک لەوانەیە کە لە مەفروزە لە ئیدارەی ترامپ مەسئولیەتی گەورە وەربگرن ئاشنان دۆستن لەگەڵ شخصی من لەگەڵ هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی تازە هەڵبژێراویش بە تەلەفۆن زۆر تاکیدی کردن لەسەر دۆستایەتی و پشتیوانی لەبەرەوەی ئێمە ئومێدوارین کە پشتیوانی ڕەنگە زیاتریش ببی نەوەکو کەمتر ببی نسبەت ڕۆژئاوای کوردستانی و هەروەها سووریا داهاتیە سووریا چ شکلت بینی تایبەتی لە ڕۆژئاوا نوکەژی گفتوگو گەرمن کو لە ئاستانە پایتەختە کازاخستان بێتەکردن و بەحسی تێتەکردن و کوردیش وەکو حکومەتە هەرێما کوردستانیش دناو vê bijin axaftina bejdar bibît. Hikûmeta Herêma Kurdistanê bejdar nabî çünkü em pê dixwastin harûkar bîn bû eger tercîha hindek layanê Kurdî bikeyên biçin bejdar bibin hikûmeta Herêma Kurdistanê bejdar nabî û dewetî ji bo hikûmeta Herêma Kurdistanê hatiye. Wezê Sûriya am ez zor reşt bînim ayendê Sûriya heqîqet zor têkel bî و داخواست نبینم چه آینده که گشت نبو همه سوریا نبو کرداب تایبتی چه بهترین باشه ایشون پرسیاره که زحمته چه بهترین روسیا و امریکا همه عظمت خود پیوسته چکن چی پی یا نه تعیلاج کردن یعنی زوره تکشو یا وقت وید حتی تش بهتر من کەمێکی دەکەوێت دەگەڕێمەوە سووریا بەڵام ئێستا چینە ناو باشووری کوردستان بەڕێستان پێشوەی سەردانی داوس بکەن کۆبوونەوەی لە کۆبوونەوەی سەرکردایەتی پارتیتان ئەنجامدا لەوێ داواتان کرد کە دەبێت چارەسەرێک بۆ کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بکرێت و پارتی ئێستا دەیەوێت لە ڕێکەوتنێک لەگەڵ یەکێتیدا ئەنجام بدات ئایا تەنها لەگەڵ یەکێتیە یاخود دەیەوێت لەگەڵ هەر چوار پارتە سەرەکیەکەی هەرێمی کوردستان بکات بەتەکید لەگەڵ یەکێتی زۆر گرنگە پارتی و یەکێتی بگەنە ڕێککەوتن وەمە تەسیری خۆی دەبی لەسەر هەموو حیزبەکان بەڵام قەتعاً پارتی ناگەڕێتەوە بوو هیچ ڕێککەوتنێکی کە پێی دەڵێن پێنج قۆڵی هەموو حیزبەکان نەبی بەشدار بن تەنها لەگەڵ یەکێتی لەگەڵ یەکێتی و لەگەڵ هەموو حیزبەکان نەک لەگەڵ یەکێتی و بڵێن پارتی و چوار حیزبەکەی کە ئەڵێن پێنج حیزبی سەرەکی من ئەو نا مستەڵەحە قبولمە نە جارێکی تریش پارتی کۆبوونەوەی پێنج قۆڵی ئەنجام نەدات کۆبوونەوەکە بی فراوانتر بی لا بەلای کەمیەوە ئەو حیزبانەی بەشدارن لە حکوومەت و لە پەرلەمان ئەوانەی نوێنەریان هەیە لە پەرلەمان ئەوانەی بەشدارن لە حکوومەت ئەبی بەشدار بن و ئەوانی تریش ئەبێ ڕاوێژیان پێ بکری و من خۆم شخصیان مانع نییە
هەمویان بەشدار بن لە کۆبوونەوەکە بەڵام پێنج قۆڵی تەواو هەندێک لایەن باس لەوە دەکەم بە تابەتی چاودێری سیاسی دەڵێن ئەگەر سەرکردەی یەکەمی پارتە سیاسەکان کۆ ببنەوە ڕەنگە قەیرانەکان زووتر تێبپەڕەندرێت چارەسەرەکان خێراتر بن لەسەر ئەمە بەرپرسی یەکەمی لایەنەکان. وەڵام قەیرانە حیزبەکان دروستیان کردووە حیزبەکان شاتوانن نازانم ئەتوانن عیلاجی بکەنیانە بەڵام بە تاکید ئەوان دروستیان کردووە چاڕوان ناکرێت کە بەرپرسی یەکەمی حیزبەکان کۆ ببنەوە بۆ کۆبنەوە کێ ڕێی لێگرتوون کاتەکە لەبارە وەختەکە باشە یان هێشتا پێویستی بە زەمینە خۆشکردن هەیە. وەڵا خۆ کۆ دەبنەوە ینی سەرکردەکان هەمیشە خۆ مەکتەب سیاسی سەرکرداتین هەمویان ئەندامی سەرکرداتین هەمیشە کۆ دەبنەوە ئەوان دەڵێن بەرپرسی یەکەمی حیزبەکان. من لەگەڵ ئەوە نیم چونکە وانە ینی ئەبی ئەگەر حیزبن ئەبی قیادە حیزبەکان ئەو شتانە هەمووی پێکەوە ئەنجام دەن گەر مەسەلەی شەخصە ئەی بۆ هەموو دیعایە دەکەن و دکتاتۆریەت و فەردیەت و ئەمە نامە چ معناکە. سەرکەمی کوردستان تەنها یەک پرسیارم هەیە من بۆچی ئەوەنە درێژەی خیان کێشن چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئایا دەتوانرێت شەقام داوا دەکەن کە دەبێت بە زووترین کات و کێشانە چارەسەر بکرێت بۆچی ناکرێت دوێنێ لێرە لە داڤۆس باسەوە دەکرێت دەبێت سیاست بەرپرسانی گەورە گوێ لە خەڵکی شەقام بگرن ئەگەر لێرە گوێ بگیرایە پۆپولیستەکان دەنگیانەوە نەدەهێنا لە ئەوروپا. وەڵای میشە پرسیارە دەکەم بۆ ئەوەندە درێژەی کێش بوونەوەیەنە پێش چەند جار من داواتم کردن داواتم کردن وەرن دانیشن بۆ چارەسەری ئەم قەیرانانە بکەین دانانیشن ئامادەنین ڕێ بکەون ئێستا ئینشاءڵڵا لەوە دەچی کە تۆزێک جاوەکە باشتر بوو بیتن و استعدادی زیاتریشان هەبی کە دانیشن و قەیرانەکان چارەسەر بکەن ئێستا وەزعەکە لە باشترە بەڵام منیش ئەو پرسیارە دەکەم بوو نایەنە پێش خەڵکیش ئەو پرسیارە دەکات ئومێدی بەڕێستان ئەوەیە کە بە زووترین کات من مبادرەیەکم کرد هەموو دەرگاکم کردەوە اینجا فەرمون حیزبەکان ئەگەر نە ئەو وەختە ڕەنگە ئێمەش بەرنامەی تربوون هەبی پاش تەواو ئێستا وەختی ئەوە نییە زۆرشان لە مبادرە هاتنە پێش پرسیارەکەی تو من ئێستاوە بێ ئەڵێ سەرکردەکان باخر کێن سەرکردە هەندێ حیزب سەرکردەشیان معلوم نییە کێن و چوون لەبەرەوە کێن ئەو سەرکردانەیە کە حاضر بوو ئەو پرسیارەش هەیە جارێبی بگەڕین کێن سەرکردەکان لەسەر چەند جارێک بەڕێزیشی داوات کرایی بۆ تاران ژنە تاوەکو ئێستا سەردانی ئێرانت نەکردووە هەر کاتی ظروفەکە مناسب بوو ئەچوو. سەرکەمی کوردستان دوای گرتنەوەی حەلەب لەلایەن حکوومەتی سووریا و هاوپەیمانان چۆن دەڕوان ناڕەوشی ڕۆژئاوای کوردستان ئایا لەو باوەڕدان بەهۆی بوونی ئەو ناکۆکیە ناوخۆیانیان زۆر شت هەیە لە دەستی بدەن؟ تەواان ئەو ناکۆکیانە زۆر کاریگەری سەلبیان هەبوو زۆر و بەداخەوە ئێڕابێکی عەجیب دروست بووە لە ڕۆژئاوای کوردستان لە بەرامبەر بە کوردەکانی کە لەگەڵ ئەو لایەنەی کە دەسەڵاتدارن ئێستا ئەوەی حەلەب سەفقەیەک بووە بەڵام چی تێدا نهێنیەکانی چییە حقیقەت من نازانم بەڵام پێم وایە زۆر شت هەیە پشتی پەردەیەمە نایزانین بەڵام من جارێکتر ئەڵێ من هیچ خۆشببینیم بە ئایندەی ڕۆژئاوای کوردستان. سەبارەت ڕۆژئاوای کوردستان ئەمریکا زۆرجار دەڵێ ناتوانین نازانین چۆن هاوکاری چ لایەنێکی کوردی بکەن بۆ پێیکە پەتەوازیەکەیە ئەمریکا زۆر باش یارمەتی پێدادۆ چۆن نازانن یارمەتی کرد هێزەکانی پێشمەرگەی ڕۆژئاوای کوردستان دەواازیان بۆ نەکراوەتەوە کە هێشتا نا و ئێمە نۆشمانەوێ وەکو من زۆر جار گوتومە ناوی خوێنی کورد بەدەستی کورد بژیاگینەوە لە مێژ بوو ئێمە دەمان ناردنەوە بەڵام هەموو شتێکیش حدودی خۆی هەیە وەکو عەرەبەڵێن سەبریش حدودی خۆی هەیە. بینەوە بۆ داڤۆس سەرکردن کوردستان ئێستا لە داڤۆزین ئێرە گەرمەوە دەرەوەستاد بەڵام مژارەکان هەر گەرمن بەڕێستان بەیانی لە پانێلێکی کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس بەشدارن و مژاری گەرمیش سووریا و عێراقا داوای بەڕێستان لە بەرپرسان و سەرکردانی جیهان لەو گەورە بەرپرسانی جیهان هەم لە سیاسەتوانان و هەم لە ئابووریزانەکان چیە بێت بۆ چارەسەری قەیرانەکان؟ من شتێکی محەدەدم نییە من داواکەم هەبی بەڵام سبەینی گویاگیرم ئەو وەختە منش بە پێی لە بەر ڕۆشنایی قسەکانی ئەوان ڕێی خۆم ئەڵێم و پێشنیاری خۆم دەگەم بەڵام شتێکی محەدەدم نییە بچم بەوانە بڵێم ئەمە بکەن ئامادە ئەگەر بە پرسیار لە بەڕێستان بکەن باسی بارودۆخی ئێستای عێراق و هەڵسەنگانی ناوچەکە و ئەو گۆڕانکاریانی کە ڕۆژهات ناوڕۆست بەخۆی ئەبینێت
ئەو قسانە ئێستا کردم لەوێش دایکم کە باسی سووریاتان کرد پرسیارتان کرد باسی عێراق پرسیارتان کرد لەوێش من عینی قسە دەکەم قسەی ترین پێ نییە لەوێ قینە بەس ڕۆڵی جیهان چی دەبێت ینی ئەبێ ئەما چ ڕۆڵە ببینن بۆ هاوکاری بۆ چارەسەری قەیرانەکانی سووریا بە تایبەتی قەیرانی سووریا لەوە دەرچووە لە کۆربەندێکی وە چارەسەر بوو قەیرانی سووریا بدوزرێتەوە من پێم وایە اتفاقێک هەیە بینی رووسیا و ئەمریکا ئەو اتفاقە هەندێکی ڕەنگە تورکیا بەشدار بی تێیدا هەندێکی ئیران بەشدار بی هەندێکی ئوردن بەشدار بی هەندێکی عێراق بەشدار بی بەڵام سەفقە ئەساسیەکە بینی ئەمریکا و رووسیایە و کەسیش نازانی بزەبت چ بووە لەبەرەوە خۆماندیکردن ئەوەی تر هەمووی ئەوی بزانن ئەوان چ قرارێکیاندەوە و چ دەکەن لە پراوێزی ئەو کۆربەندە ئابووری جیهانی کە بەشدارن لە پانێڵەکانیان دیتنی ئەمانە سەرکردەکان بە تایبەتی هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەن باستەوە دەکرێت هەندێک جار سوتفەی با ڕێککەوتووە کە ڕێکخراوە کاتووە کە چاوەڕوانت کردووە شتێکی خوانەخواسە ناخۆش بڵێ لەسەر هەرێمی کوردستان کە چی پێچوانەکەی دەرچوو ستایشی مافی مرۆڤ و ڕۆژی هەرێمی کوردستان کردووە شتێکی وا ڕوویداوە لەگەڵ ئەو لایەنانە چۆن کە باسی ڕۆژی هەرێمی کوردستان لە ڕووی مافی مرۆڤ لە ڕووەکانی دیکەی ئەمنی بواری ئاسایش کە ستایشی ئەو ڕۆڵە بکەم بەنسبەتی ئێمە ئەوەی لە ئەو ڕێکخراوەی لە هەموویان اعتیباری زیاترە و ڕازگوترە و ئەمینترە خۆچ سووری نێو دەوڵەتیە سەلیبی ئەحمەر داوای کردو کە لەگەڵیش دیدار هات سەرۆکەکەیان هات بۆ کوردستان پێشی هەفتەیەک تقریبان پێشی بێن بۆ ئێرە ئەوان زۆر مەمنونن زۆر ڕازین لە ڕفتاری هەرێمی کوردستان و زۆریش پەسەندی ڕفتاری دەسەڵاتی دەستگاکانی ئەمنی و پۆلیس ئەمانیان کردووە بە نیسبەتی ئێمە شەهادەتی ئەوان شەرتە خەڵکی تریش هەندێک جار منحازن هەندێک جار بەڕاستی مغرضانە تەقیر ئەدەن بەڵام ئەوەی بەلای ئێمەوە مەبەستە ئەوەی سەلیبی ئەحمەرە ئەویش زۆر هەڵوێستیان ئیجابی و زۆر ڕازین لە هەرێمی کوردستان ئەتوانم بەڵام وەردە کۆتایی بە هەفتپێوینەکە دێت پرسیاری من لە بەڕێستان خەڵکی کوردستان زۆر بەتامەزرۆوە هەمیشە کە بەڕێستان سەردانی جیهان ئەوروپا دەکەن بە تایبەتی لەم کۆربەندە گرنگانەی جیهان بەشدار دەبن هەمیشە حەز دەکەم بزان بەڕێستان بە چ ئومێدێکە بەرەو کوردستان سەفەر دەکەنەوە و چیان پێ دەڵێن چونکە بارودۆخەکە ئەوەندە ناخۆشە لە کوردستان ئیستا ئومێدیان بە بەڕێستان ئەزانی چۆنە طبعا ئەوەی من پێم کراوی کردومە و ئەوەی پێشم بکرێ ئەیکەم بەڵام من وەکو ئەڵێ عەسای سەحریم پێ نییە مەفروضە تەوەقعاتیش لە جێ خۆی بی یعنی ئەگەرم پێم کراوە زۆر شتم دەکرد بەڵام ئەوەندەمان پێکرەوە لەبەرەوە من سەفەرێ بکەم یەکسەر تەوەقعات من دەچمەوە گۆڕانێکی بنەڕەتی لە هەموو شتێک ڕۆ ئەدە مەفروضە تۆزێک واقعیتر بن خەڵکی خۆشمان بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان ئێستاکە کورد بەڵێن سیاسەتێکی سەرکەوتوی دیبلۆماسی هەیە لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی ئەوروپا لەسەر ئاستێکی باڵا پێشوازی لە بەڕێزت دەکرێت و وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی دەکرێت بەڵام هەندێک لایەنی عراقی هەیە بە تایبەتی لە عراق هەولی لەباربردننی ئەو دیبلۆماسیەتی کورد دەدەن کە هەیە زۆر جار ئەو هەوڵەشیان داوە بۆ ئەوەی کە ئایا لەو هەوڵانیان سەرکەوتوو بوونە بەداخەوە نەکندێ لایەنی عەرەبی عێراقی هەندێک کوردیش تێکەڵ بوون لەگەڵەوە لەو هەوڵە خراپانەدا بەڵام الحەمدولله سەرکەوتوو نەبوون و سەریش ناکەون لەسەر سەردانەکەی مالیکی بۆتاران لەوێ باسی کردو دەبێت پێشمەرگە بکشێتەوە لەو شوێنانەی کە ئێستاکە ئازادی کردوون ڕزگاری کردوون بەهەر بخۆی بڵێت مالکی پێشمەرگە نە بە قسەی مالکی دەکشێتەوە و نە کەسیش دەتوانی پێشمەرگە ئیجبار بکە بکشێنەوە لەو شوێنەی کە پێویستە لێ بن ئەو شوێنانێکی ئێستا دیاریکراوە ناگات شوێ معلومە ئێستا حدودەکە چۆنە و اتفاقشمان کردووە لەسەری و پێشمەرگە ئێمە تەنسیقیشمانەیە لەگەڵ ڕئیس وزەرای ئێستا بەڕێز عەبادی لەگەڵ جەیشی عێراقی لەگەڵ ئەمریکا لەبەرەوە خەڵکی تر بوو خۆیان چ دەڵێن بۆ بڵێن لەسەر داهاتووی مووسڵ ئێستاش ئەو ترسە هەیە کە بڵێن ڕێکنەکەوتنێک هەبێت یان حاڵەتێک هەبێت لە ڕێکەوتنەکە پاشگەز ببنەوەیان دوو من ڕێی من وا بوو ئێمە پلانی دوای ڕزگارکردنی مووسڵیشمان هەبی لەگەڵ پلانی عسکەری بەڵام پەلەیان بوو لایەنەکانی تر اتفاقەکە وایە کە کۆمیتەیەکی باڵا بینی هەولێر و بەغداد دروست بکرێ بۆ ئەوەی هاوکار بن ئەگەر ڕووداوێکی نەخوازیار ڕوویدا
زوو کنترۆلی بکەن نایڵن تەشەنە بکات بەڵام حقیقت ئەوەی تا ئێستا کە پێشمەرگە التزامێکی تەواوی کردەوە بە اتفاقەکە جێیشی عێراقیش التزامێکی تەواوی کردەوە یعنی پلانەکە زۆر بەڕێک و پێکی بەڕێوە دەچی ئێستاش پێشی کە بێن بۆ ئێرە بە 5 دقیقە